بەناوی خۆی بەخشندەی میهرەبان. سەلام و ڕەحمەت و بەرەکاتی خوای پەروەردیگار بڕژێ بەسەر گیانی پاکی پێغەمبەری پێشەوامان محەممەد صلی الله عليه وسلم، یار و شوێن کەوتوانی و ئیمانداران تا ڕۆژی دوایی. بەڕێزان، لەوانەی شەشەمی زانستی قورئانی پیرۆزدا دەگەینە بابەتێکی دیکە کە بریتیە لە بابەتی جەمعکردن و کۆکردنەوەی قورئان. با بزانین قورئان سەرەتا چۆن کۆکرایەوە، کێ کۆی کردەوە و قۆناغەکان چین و گۆڕانکاریەکان چین کە بەسەری داهاتوون. لە یەکەم دابەزینی قورئاندا بۆ سەر سینە و دڵی پێغەمبەر صلی الله عليه وسلم دیارە یەکەم شوێن و جێگایە کە قورئانی تێدا کۆکراوەتەوە بریتی بووە لە سینە و دڵی پێغەمبەر صلی الله عليه وسلم، کە خوای گەورە وعدی دابوو بە پێغەمبەرمان صلی الله عليه وسلم، پێی فەرموو بوو ئین عەلەینا جەمعه و قورئانە. کاتێک کە جیبریل قورئانی بۆ پێغەمبەر دەخوێندەوە صلی الله عليه وسلم، پێغەمبەری خوا بە تامەزرۆییەوە گوێی لە ئاەتەکان دەگرت. زۆر جار ویستێتی بەپەلە ئاەتەکان دووبارە کاتەوە تا خێراوەریان کرێت و لەبیری نەچنەوە، بەڵام خوای گەورە پێی دەفەرمێ پەلە مەکە، ئێمە قورئان لە سینەتدا کۆ دەکەینەوە و هەروەها بەسەریشتدا دەخوێنینەوە. ئەوە بە لەبەرکردن و پاراستن و کۆکردنەوەی لە ناو سینە و دڵدا. بەڵام بەنووسین قورئان سێ قۆناغ و سێ مەرحەلەی تێپەڕاندوون. مەرحەلەیەکیان لە سەردەمی پێغەمبەری خوادا صلی الله عليه وسلم، کاتێک کە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم لە ژیاندا بوو، لە حەیاتدا بوو، وەفاتی نەکرد و نەبرد، تا هەموو ئاەتەکان هەموو ئەوەی کە بۆی هاتبوو نووسرایەوە. قۆناغی دووهەم لە سەردەمی ئیمامی ئەبوبەکردا بوو کە ئەوەی نووسرا بوویەوە لە سەردەمی پێغەمبەردا صلی الله عليه وسلم، ئیمامی ئەبوبەکر کۆی کردەوە. و لە مەرحەلەی سێهەمدا لە سەردەمی ئیمامی عوسماندا ئیمامی عوسمان هات ئەو قورئانەی ئەو موسحەفەی کە لە سەردەمی ئیمامی ئەبوبەکردا نووسرا بوویەوە و پارێزرا بوو، هات نوسخەی لەبەر گرتنەوە و بۆ هەموو ئەو شوێنانەی نارد کە ئەو کات دەسەڵاتی ئیسلامی تێدا بوو. جا قۆناغەکانی جەمعکردن و کۆکردنەوەی قورئان وەکو باسم کرد، یەکەم جار پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم کاتێک کە وحی بۆ دەهات ئاەتەکانی لەبەر دەکرد و ئەو ئاەتانەی لەبەری دەکردن بۆ جیبریلی دەخوێندنەوە تا دڵنیا بێ لەوەی کە بەو شێوازە وەریگرتوون کە خوای پەروەردگار بە جیبریلدا بۆی هێناون. هەر بەوەندە نەوەستاوە، ساڵانە هەموو ڕەمەزانێک جیبریل هاتووە دەوری بە پێغەمبەر کردوتەوە صلی الله عليه وسلم. پێغەمبەری خوا لای جیبریل یا لەگەڵ جیبریلدا هەموو ئاەت و سوورەتەکانی دووبارە کردوونەتەوە کە لە ساڵی وەفاتیدا پێش مردن پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم لە ڕەمەزانی کۆتایی تەمەنیدا دوو جار هەموو قورئانی لەگەڵ جیبریلدا دەور داوەتەوە کە ئەوەش زەمانەتی 100% مسۆگەر بووە بۆ قورئان، کە قورئان بەو شێوازەی کە خوا بە جیبریلدا ڕەوانەی کردووە بۆ پێغەمبەر صلی الله عليه وسلم، پێغەمبەر پیت بە پیت و حرف بە حرف و هەتا هەناسە و درێژکردنەوەکانیشی بەو شێوازە گوتوونەتەوە کە جیبریل سەلامی خوای لێبێ بۆ پێغەمبەری صلی الله عليه وسلم گوتوونەتەوە. و هەر لە حەیاتی پێغەمبەردا صلی الله عليه وسلم، پێغەمبەری خوا کاتێک کە ئاەتێکی بۆ دەهاتە خوارێ، پێش ئەوەی بە سەحابەکان بڵێ وەرن ئاەتەکە بنووسنەوە، دەهات سەحابەکانی فێر دەکرد بۆی ئاەتەکان لەبەرکەن. لە سەردەمی پێغەمبەردا صلی الله عليه وسلم بە ئامادەیی پێغەمبەر صلی الله عليه وسلم دەیان لە سەحابەکانی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم وەکو پێغەمبەری خوا هەموو ئاەتەکانیان لە ناو سینە و دڵیاندا نووسیەوە. بە دەلیلی ئەوەی دەتوانین بڵێن زۆرینەی لە سەحابەکان ئاەتەکانیان لەبەر بووە یا قورئانیان لەبەر بووە، چونکە دەبینین لە حادیثەیەکی وەکو بیری مەعونەدا کە لە ساڵی چواری کۆسی پێغەمبەردا صلی الله عليه وسلم ڕووی داوە، کاتێک کە
پیاوێک طبعا دێتە لای پێغمبەر صلی الله عليه وسلم بە ناوی عامیری کوڕی مالیک پێغمبەر صلی الله عليه وسلم داوای لێ دەکا مسلمان بێ بەڵام مسلمان نابێ بەڵام پێشنیار دەکا دەڵێ وەفتێکم لەگەڵ بنێرە با بێن لەگەڵ خزم و کەسەکانم قسە بکەن بەشکم ئەوانش قەناعەتکەن و هەمومان بەیەکەوە ببین بە مسلمان پێغمبەری خوا صلی الله عليه وسلم چل یا حەفتا کەس طبعا لە ڕیوایەتەکەیدا خلافێک هەیە لەگەڵیان دەنێرێ کە لەو ژمارەیە چلیان حافظ و قورئان بوون چلیان قورئانیان لەبەر بووە بەڵام لە ڕێگادا ئەو پیاوە خیانەتیان لێ دەکات ناپاکیان لێ دەکات طبعا دەورەی ئەو سەحابانە دەدەن سەحابەکانیش خوا لێیان ڕازی بێ بەرگری لە خۆیان دەکەن هەر لەو حادیثەیەدا چل لەو کەسانەی کە قورئانیان هەموو لەبەر بووە وەفاتیان کردووە و دەستی خیانەت لە ناوی بردوون لە جەنگی ئەمامەدا کە لە سەردەمی ئیمامی ئەبوبەکردا لەگەڵ مرتەد و هەڵگەڕاوەکاندا کردوویەتی حەفتا لە سەحابەی حافظ و قورئان بە یەکجاری شەهید بووە ئەوانە هەمویان بەڵگەن لەسەر ئەوەی کە پێغمبەری خوا صلی الله عليه وسلم پێش ئەوەی وەفاتکە پێش ئەوەی دنیا بەجێبێڵێ زۆرینەی ئەو سەحابانەی کە قابلیەتی لەبەرکردنیان هەبووە توانای لەبەرکردنیان هەبووە پێغمبەری خوا صلی الله عليه وسلم قورئانی پێ لەبەرکردوون و هەر بەوە نەوەستاوە کە پێشیان لەبەرکە بەڵکو گوێشی بۆ گرتوونەتەوە بۆی دڵنیا بێت لەوەی کە سەحابەکانیش وەکو پێغمبەر صلی الله عليه وسلم توانیویانە قورئان لە سینەیاندا بپارێزن کەواتە ئەوەی کە پێغمبەر صلی الله عليه وسلم لە سینەی خۆیدا پاراستویەتی و بۆ جیبریلش خوێندوویەتیەوە و جیبریلش شاهدی بۆ داوە و بەوەی کە سەحابەکان بە ئامادەی پێغمبەر صلی الله عليه وسلم قورئانیان لەبەر کردووە و بۆ پێغمبەریان خوێندوتەوە صلی الله عليه وسلم پێغمبەری شاهدی بۆ داون پێغمبەر وەفاتی نەکردووە دنیای بەجێ نەهێشتووە تا دەیان لە سەحابەی حافظ القورئان لە دوای خۆی بەجێ نەهێڵێ هەمویان بەڵگەن لەسەر ئەوەی کە ئێمە لە بەرامبەر هیچ حرف و پیتێکی قورئاندا کەمترین گومانمان نییە کە بەو شێوازە قورئان گەیشتووە بە ئێمە ئەگەر ئێمە هەڵی تێدا نەکەین کە خوای پەروەردیگار سپاردوویەتی بە جیبریل و جیبریل گەیاندوویەتی بە پێغمبەر صلی الله عليه وسلم پێغمبەریش گەیاندوویانە بە سەحابە بە دوای خۆیان و جیل بە جیل و زانا بە زانا هەتا گەیشتووە بە ئێمە ئەگەر ئێمە کەمتر خەمینەکەین قورئان بەو شێوازەی کە لە خواوە هاتووە لەسەر زەویدا ئێستا پارێزراوە چۆن لە دەمی پیرۆزی پێغمبەرەوە صلی الله عليه وسلم سەحابە وەریان گرتووە دەما و دەمیش تا ئێستا هەرماوە و تا قیامەتیش قورئان بەو شێوازە دەمێنێتەوە ئەوە جۆرێک بووە لە پارێزگاریکردن لە قورئان و پاراستنی قورئان کە گوتمان لە سینەی پێغمبەردا پارێزراو بووە و هەروەها لە سینەی سەحابەکانی پێغمبەریشدا صلی الله عليه وسلم قورئان پارێزراو بووە قۆناغی دووهەم یا هەنگاوێکی دیکەی کۆکردنەوە و پاراستنی قورئان لە دەستکاریکردن ئەوە بووە کە پێغمبەری خوا صلی الله عليه وسلم بەوەندە نەوەستاوە کە بۆ خۆی قورئانی لەبەرە بەوەندە قەناعەتی نەکردووە کە دەیان لە سەحابەکانی قورئانیان وەکو پێغمبەری خوا صلی الله عليه وسلم لەبەر کردووە بەڵکو هەر ئاەتێک بۆ پێغمبەر هاتبێ صلی الله عليه وسلم پێغمبەری خوا دوای ئەوەی کە بە چەند کەسێکی لەبەر کردووە کاتب وەحیەکانی ئەوانەی کە وەحیان بۆ پێغمبەری خوا نووسیوەتەوە و خوێندەواریان هەبووە و لە زمانی عارەبی بلیمەت و شارەزا بوون بانجی کردوون کە زانایان دەفەرمون لە ناو مەککەدا پێغمبەری خوا صلی الله عليه وسلم لە قۆناغی مەککیدا زیاتر لە 42 کاتب وەحی هەبووە زیاتر لە 42 سەحابە قورئانیان بۆ پێغمبەری خوا نووسیوەتەوە کە لە ناویاندا هەر چوار خەلیفەکە خوێندەوار بوون و بە زۆریش لە دەوری پێغمبەر بوون صلی الله عليه وسلم لە نزیکی پێغمبەر بوون معاویەی کوڕی ئەبی سوفیان کە یەکێک بووە لە خوێندەوارەکان و لە کاتب وەحی بووە زەیدی کوڕی ثابت و ئوبەیی کوڕی کەعب و چەندان سەحابەی دیکە و دوای ئەوەی کە چۆتە مەدینەش کاتب وەحیەکانی پێغمبەر صلی الله عليه وسلم ژمارەیان زیادیان کردووە کە پێشتر هەر مەککەییەکان بوون
ئێوجارەی ئەنساریەکانیش مەدینەیەکانیشی هاتوونەتە سەرێ کەواتە هەنگاوێکی دیکەی پاراستنی قورئان بریتی بووە لەو نووسینەوەی کە بە ئامادەی پێغەمبەر صلی الله عليه وسلم و بەو شێوازەی کە لە دەمی پیرۆزی پێغەمبەرەوە صلی الله عليه وسلم هاتوۆتە دەرێ ئەو سەحابەیە کە لەکن پێغەمبەر بووە صلی الله عليه وسلم یا پێغەمبەر بانگی کردووە گوتوویەتی ئەو ئاەتانم لە فڵانە سوورەتە بۆ هاتوونەتە خوارێ وەرە بیان نووسەوە دوای ئەوەی کە پێغەمبەر صلی الله عليه وسلم خوێندوونیەتەوە بەو ڕێزمانەی زمانی عەرەبیەی کە ئەو کاتی هەبووە نووسەرەکە قورئانەکەی نووسیوە وەکە نووسیویشیەتەوە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم پێی گوتووە بۆم بخوێنەوە بزانم بەو شێوازە نووسیوتە کە من پێم گوتووی دوای ئەوەی کە دڵنیا بووە پێغەمبەر صلی الله عليه وسلم کە نووسینەکەی دقیق بووە ئەو جار وەک دەڵی ئیقراری کردووە و فەرموویەتی ئەو کە پێیان گوتراوە سحوف پەڕا کە پەڕەی جیاجیا بوون لەکن خۆی ئەو سەحابێ پاراستوێتی قورئان ئەو کاتەدا بەچی نووسراوەتەوە و لەسەر چی نووسراوەتەوە دیارە ئەو کاتی وەسائلی نووسینەوە تەنها قامیش و هێندێک ڕەژ و عیبر و مەرەکەبێک کە لەو کاتانەدا باو بووە هێناویانە لەسەر قەدی خورما داری خورمایان هێناوە لەتیان کردووە تەختەی گەورە قورئانیان لەسەر نووسیوە بەردی پان هێناویانە قورئانیان لەسەر نووسیوە پێستی ئاژەڵ ئەوەی کە وشک بوو بێتەوە و بەکەڵکی لەسەر نووسین هاتبێ شتیان لەسەر نووسیوە هەروەها ئێسقانی مەڕ و وشتر دوای ئەوەی کە وشک بوونەتەوە گۆشتیان پێنەماوە بەشێک لە نووسینەکانیان لەسەر ئەوان نووسیوەتەوە جۆرە گیایەکی دیکە هەبووە کە عەرەب بەسەر پشتی وشتریان داداوە پان بووە و تۆزە قایم بووە سەحابە هێندێکیان لەسەر ئەوەی نووسیویانەتەوە پێستی ئاژەڵێک کە خۆش کرابێت حازریان کردووە و قورئانیان لەسەر نووسیوەتەوە کەواتە ئەو شتانێک کە قورئانیان لەسەر نووسراوەتەوە داری خورما بەرد پێست ئێسقان و هەروەها گیا و پێستە خۆشکراوەکان ئەوانە وەسائلێک بوون کە ئەو کاتە لە جیاتی وەرەقە بەکار هاتوون و قورئانیان لەسەر نووسراوەتەوە بە هەر بەشێک لەو بەشەی کە قورئانی لەسەر نووسراوەتەوە پێی گوتراوە سحوف ئەو سحوفانە وەک دەڵێ بە ئەمری پێغەمبەر صلی الله عليه وسلم نووسراون و هەروەها دواتر ئەوەی نووسیویەتی بۆ پێغەمبەری خوای خوێندوتەوە صلی الله عليه وسلم پێغەمبەری خوا لێی دڵنیا بووە ئەو جار گوتوویەتی ئەوە لە لای خۆت بپارێزە و هێندێک سەحابەش هەبوون کاتیبی وحی پێغەمبەر نەبوون صلی الله عليه وسلم هەر کە بیستبێتیان ئاەتێک هاتۆتە خوارێ بۆ پێغەمبەر صلی الله عليه وسلم کە لەبەریان کردووە بۆ خۆیان لە سحوفێکدا لە پەڕەیەکدا لە وەسائلێکدا کە ئەو کاتی هەبووە نووسیویانەتەوە و لەکن خۆیان پاراستویانە بۆ ئەوەی کە لەبەریان کردووە لەبیریان نەچێتەوە بە دلیلی ئەو حەدیثەی کە کاتی خۆی کە ئیمامی عومەر خوا لێی ڕازی بێت بەسەر هاتەکەی وازحە کە دەزانێت خوشکەکەی لەگەڵ زاواکەی موسڵمان بوون یەکەم جار بەنیەتی ئەوەی ڕێگریان لێ بکات و ئەزیەتیاندا بەرەو ماڵیان دەچێ بەڵام کە دەچێ ئەو سحوفەیەی کە خوشکەکەی و زاواکەی قورئانیان بۆ خۆیان لەسەر نووسیوەتەوە کە بەشێک لە سوورەتی تاها بووە خوێندویانەتەوە خەبابی کوڕی ئەرەتیان لەکن بووە فێری قورئانی کردوون ئیمامی عومەر طبعا لەو کاتەدا کە گوێ لە ئاەتەکان دەگرێت و سەرەتا ئەزیەتی خوشکەکەی دەدا بەڵام کە خوشکەکەی طبعا دەگری و ناڕەحەت دەبێ عەتف و سۆزی دەجوڵێ بەدڵ گوێ لە ئاەتەکان دەگرێت و ئاەتەکان کاریگەر دەبن بەسەریەوە و دێتە لای پێغەمبەر صلی الله عليه وسلم دەبێتە
مسلمان ئەوەی کە مەبەستمانە لەو دەرسەیەدا بیڵێن ئەوەیە کە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم پێش ئەوەی بگاتەوە بەخوا پێش ئەوەی وەفات کات قورئان لە سینەی خۆی و سەدان لە سەحابەدا پارێزراو بووە بەو شێوازەی کە خوا بە جیبریلدا بۆ پێغەمبەری هێنابوو صلی الله عليه وسلم و هەروەها پێغەمبەر وەفاتی نەکرد پێغەمبەر دنیای بەجێ نەهێشت تا دڵنیا بوو لەوەی کە هەرچی گوتوویەتی و هەرچی لە خواوە بۆی هاتووە لەسەر پەڕەیەک لە پەڕەکان لەسەر تەختەیەک لە تەختەکان لەوحەیەک لە لەوحەکان سحوفێک لە سحوفەکانی ئەو کات کە هەبوون قورئانەکە بە نووسراوی هەبووە کەواتە پێغەمبەر کە وەفاتی کردووە قورئانی هەم بە حیفز و لەبەرکردن لە ناو دڵی دەیان لە شوێن کەوتوانی خۆیدا سەدان لە شوێن کەوتوانی خۆیدا بەجێهێشتووە بەو شێوازەی کە خۆی وەریگرتووە لە جیبریل عەلەیهی سەڵات وەسەلام و هەروەها بەنووسینیش لە بەردەستی کەسانێکی ئەمینی دەستپاک و پارێزەر لە قورئان و کەلامی خوای پەروەردگار قورئانی بەجێهێشتووە بۆیە پێغەمبەر صلی الله عليه وسلم کە وەفات دەکات دنیا بەجێ دێڵێ دڵنیایە لەوەی کە ئەو دینەی هێناویەتی ئەو قورئانەی کە هێناویەتی ئەو کەلامەی کە خوا بۆی ناردووە ئەو ڕەحمەتەی کە خوا بۆی ناردووە ئەو هیدایەتەی کە خوا بۆی ناردووە هیچ کەس ناتوانێت دەستکاری کات و هیچ کەس ناتوانێت گۆڕانکاری بەسەردا بێنێت فعلەنیش قورئان وەک خۆی ماوەتەوە و پشتیوان بەخوای پەروەردگار لە دەرسەکانی داهاتوودا باسی گۆڕانکاریەکان دەکەین و قۆناغەکانی دیکە دەکەین ئەوەی لەو دەرسەدا مەبەستمان بوو ئەوە بوو کە قورئان یەکەم جار لە سینەی پێغەمبەردا صلی الله عليه وسلم کۆکراوەتەوە دواتر لە سینە و دڵی سەحابەکانی پێغەمبەردا صلی الله عليه وسلم دواتر لەسەر پەڕە و نووسراوەکە یعنی وەسائلەکانی نووسینی ئەو کاتی پارێزراوە پێش ئەوەی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم وفات کات وصلى الله على سيدنا محمد وعلى آله وصحبه أجمعين